لێرە باش شتێ خۆشتان بۆ باس بکەم بگەڕمەوە بۆی جەیەکتان بۆ دروست ببێ ئەڵەن کاتی خۆی لە ساڵی حەفتاکانە کابرایەکە بۆ ئیشی قاچاقی کردووە شتی بە قاچاق هێناوە و باج و زەڕیبەوە ئەو شتانەی نەداوە ئیتر کەشف بووە و دۆزراوەتەوە و گیراوە و هێناوێنە ئەوش نکۆڵی کردو لەوەی کە شتی بە قاچاق هێنابێ و لەو بابەتانە و توانە سوێنە خۆی کە هیچت بە قاچاق نەهێناوە و تو بووی بەڵێ تەندێ باشە بڵێ سوێن بەخوا نەمهێناوە توی سوێن بەخوا نەمهێناوە توێن بڵێ سوێن بە قورئان نەمهێناوە توی سوێن بە قورئان نەمهێناوە توێن بڵێ سوێن بە پێغەمبەر نەمهێناوە توی سوێن بە پێغەمبەر نەمهێناوە توێن سوێن بخوا بە شێخ فڵانی کوڕی فڵان کە نەتهێناوە ڕێک کابرا ڕەنگی تێک چوو بوو زەر هەڵگەڕابوو و کزۆڵ و مات بوو وتبی ئەو هێناوە لە زیاد دەوشی کە هێنابووی ئاعترافی لەسەر بڕشتی تریش کردبوو یوتیان باشە تو بۆ لە خوا نەترسایی سوێنت بەخوا خوارد بە درۆ توی وتبی سوێنم بەخوا خواردووە بە درۆ لەبەرەی خوا کەریمە توێنەی قورئان توێنەی قورئانی کەلامی خوایە توێنەی بە پێغەمبەری خوا توی پێغەمبەریشی خوایش عایدی خوایە بەڵام ئەمەی تر بەخوا کەس لەژێر چنگی دەرم ناکات ئەمە کابرایەکە موشریکە بۆ لەبەرەوەی خەوفی هەیە ئەمە پێ درێ خەوف السر ئەگەر کەسێک لە نهێنیدا بینی خۆی و ئەو شتەی کە لێی ئەترسێت ترسی لێ هەبوو ئەوە شیرکە یعنی ئەم کەسە باوەڕی وایە ئەو کەسەی کە لێی دەترسێت دەسەڵاتی بەسەر ئەوەدا هەیە بتوانێت زەرەر و زیانی پێ بگەێنێت سوودی پێ بگەێنێ یا سوودی لێ پێ نەگەێنێ یان زەرەری پێ بگەێنێ یان زەرەری لە دوور خاتەوە بۆیە ئەمە جۆرێکە لە شیرکی گەورە لەبەرەوەی خەوفی هەیە لەو شتەی کە لێی دەترسێت یعنی خەڵکێکەیە سوێن بە مەخلوق دەخوا بەڕاستی و ناوێرێ بە درۆ سوێندی پێ بخوا بەڵام لەوانەیە سوێن بەخوای گەورەیان بە کەلامی خوا بخوات بە درۆوە بەلایەوە ئاساییە الشاهد سوێن خواردن بە مەخلوق دروست نییە بە ماڵی خوا بیان بە پێغەمبەری خوا بێت عەلەیهی سەڵات وسەلام وا پەنا بە پێغەمبەری خواش ناگیرێ بە پیاوچاکانیش ناگیرێ بەڵکو پەنا دەگیرێ بە ناوەکانی خوا یا بە سیفەتەکانی خوا یا بە خودی خوای پەروەردگار یا بە کەلامی خوایان بە گەورەی خوا و هاوشێوەکانی